السلام عليكم بەنامی خوازەوە شەویساوم فرە بەوەش حاڵزان و دیدارەتە نامانە خزمەت تا پێی خزمەت و زوانەکەمەوە پێ خزمەت و واچەکەمان وە شەویساوێت تازاندەی گرجارە ئێمە ئینەیە کەرمێ پێیانێنەکە ئاواچێما کە ئینە فۆتیانە نازمێ فۆتیە زینە شاکەرمێ زوانی هۆرامی پێس عەرزم کردی دێ نەک هەر هۆرامی گرد زوانێ بەسیان ژیوای خەڵکەکەیەوە چ کۆنە ژیوای بۆ زوانیش ئینا چاگەنە حازرا یۆنجە معجزەکە خوای پێس عەرزم کردی دێ جەواردە و گێرەش جەهەرمانە و گێرەش گرچی و مشو زوان چاگە بوو مشو زوان پێسە زوانەکە ئاروی کارکتەری سەرەکی هەرمانەکێ بوو جاوەروانێ ماچوو مەسەلەی واردۆچی و ئێمە چەنە زوان دیسان حازرە واچەکێچما دیسان و واچە هۆرامێکێچما چی بوارەنێ دیسانە خەتەرەنێ پێسە عەرزم کردی دێ وەشەویسات واردەوە هۆرامی لەزەتی ماهەن پەنەش وچۆ نانە چەربێ ئی نانە چەربێ یان نانە چەربە بەچێش کریۆ بەدمە کریۆ نانە چەربێ بەچێش کریۆ بەدمە کریۆ وە تازاندی ئیسە هۆرامی زوان مەواچۆ دمە فرەش ماچۆ چێش ماچۆ دووک پێنەکبەتی بازایگە چۆ مەواچە دوو واچە چا دوو هەر مەمنون ماچا وەز کە وەز چێوێتەرە ئینە بە هۆرامی پەنەش وچیۆ دمە ئینە بە هۆرامی پەنەش وچیۆ دمە ئینەش کە ئیسە لێ زوان و هۆرامیەکانە بڵاو بێنەوە ماچە شیش هۆرامی مەواچۆ شیش ماچۆ بڵۆسکە بەسە عەرزم کردی دێ ماری بڵۆسکێ دمە وزی سەر و سکەڵی مەوزیش سەر و خەڵوزی ئینە خەڵوز نییە ئینە سکەڵا چ کاتێ گەشیانەوە پێسە عەرزم کردی دێ ئی سکەڵە گەشیانەوە ئی دمەشە وزمێ سەر نانە چەربێش پەنەکەرمی کە پێسە عەرزم کردی دێ واردەیەوە هۆرامی فرە لەزەتیە تەڵەن دمایانێ کە مەکیشانی دمەکەی ئێجاوزیش سەر و سکەڵەکەی ئەپا جۆرە نانەکەش پەنە چەربەکەری ئینە پەنەش وچۆ نانە چەربێ پێسە عەرزم کردی دێ ئینە دمەن و ئینەج بڵۆسکەنە ئێمە مەواچمێ شیشە دووگم دەپەنە ئانە هۆرامی نیە مشواچی چێش بڵۆسکێ دمەمدان وەنێ پێی نانە چەربێ پێسە عەرزم کردی دێ جا ئی دمەیچە کە تاویەوە دمایانەی نانەکەش پەنە چەربەکەری گولانە بۆوە کە گولانە بیۆ چەربیش بۆەوە نەمەنن سۆتە ناشێوە سۆتەوەش سەرامان ئێمە بە هۆرامی پانێچە ماچمێ چێش پانەش ماچمێ چزڵیکێ ماچمێ چێش چزڵیکێ یانی ئینە دمن کە وست ماسەر و ئێری وست ماسەر و سکەڵی تاویاوە و نانەکە ما پەنە چەرب کرد و چێوێ گولانەش منۆ پەنەش وچیۆ چێش پەنەش وچیۆ چزڵیکێ جاوەروانەی ئی یەرەواچە بڵۆسکە دمە چزڵیکێ ئی واردە هۆرامیەچە زی نەکردە دلێوێتانە کە پەنەش وچیۆ چێش کە پەنەش وچیۆ نانە چەربێ واردەوە فرە لەزەتین تاوان بێشمەناوەش نەتەقیۆ دڵتاوە ئینامی یاگەوەشەنە ئینامی و هێڵامپی ڕەنگینە نامانەوە خزمەتە پێی پێشکەشکردەی ئی دیدارێمە ئینانا خزمەتانە سبسکرایب کەناڵەکە تاویر نەشۆ لایک و ڤیدیۆکەما کردێ با وەڵای شاکردە دلی یوترین نە با فرەترین خەڵک بینۆشە دەستاوەش بۆ شان نیشدێ